لدقيقة 6 و 9 ثانية هرك بس زمانك أنا أو زماناني كزياد ما كروه تنها يكجار كردية نوسي اوتوماتيكي بوتك ابو زماني كاتي هیچ کێشەیەکی نییە. من نام بۆ کان حەسەن ئەحمەدە دەرچی بەشی زمانی ئینگلیزیم ساڵی 2014 وەک هەموو هەونیشمانە ئاگادارن کە کۆمپانیای گوگل لە کۆنفرانسی ساڵانەی خۆی زمانی کوردی سۆرانی بە فەرمی ناسان لەگەڵ 23 زمانی دیکەدا کە توانن بێ بەرامبەر بەکاری بێن و زمانی کوردی سۆرانی بۆ 133 زبان وەرگێڕان پێ بکەن و لە 133 زمانیش بۆ کوردی سۆرانی وەرگێڕان پێ بکەن کە لە ڕێگەی ژیری دەستکردەوە کۆمپانیای گوگل ئەم پرۆسەی ئەنجام داوە. گرنگیان پرۆژێ زۆر گرنگە بۆ هەموو هاونیشمانیان و سەرجەمچین و توێشەکانی کۆمەڵگە هەر لە چینی خوارەوە تاوەکو چینی سەرەوە تەنانەت چینی مامۆستایان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان وەڕوانەی لە دەرەوەی وڵاتیشن بە تایبەت و هەروەها ئەوانەشی کە سەردانی هەرێمی کوردستان دەگەن زۆر گرنگە چونکە دەتوانن لە ڕێگەیەوە وەرگێڕانی پێ ئەنجام بدەن چونکە ئەم وەرگێڕانەی کۆمپانیای گوگل زۆر باشترە لە وەرگێڕانانی تر کە ئەنجام درراوە و بە تایبەت لە ئێسایەکە بەژی بۆ هێژیری دەستکردەوە زمانە ناسێنراوە ئەوایەکە زمانی کوردی سۆرانی هاوشێوەی هەموو زمانەکانی تر وەک ئینگلیزی فەڕەنسی و ئەڵمانی هیچ فەرق و جیاوازیەکی نییە. وەڵام من لەم پرۆژێدا دامەزرێنی کۆمەڵی گوگل کراودسۆرسم لە عێراق کە کۆمپانیای گوگل بە سەرپەرشتیەکات و لە بە فەرمی ناساندوێتی لەم کۆمەڵێدا نزیکەی 1 ملیۆن و 500,000 داتەم لە کۆمەڵی گوگل جێگی کردووە بەدەر لە کۆبوونەوە و هەروەها چاوپێکەوتنی و ئەندازیارانەی کە چاوپێکەوتم لەگەڵا کردوون و ڕۆژان و ئیش لەسەر ئەوە کەین سیستەمی دەنگ کارا بکەین بەڵام نەمانتوانین لەبەرەوەی کە کۆمپانیای گوگل ئاماژەی بۆەوە کرد لە کۆبوونەوەیەکی ڕابردووەکە پێویستە جێڕێن و جێگیر بکەین دواتر ئێمە توانی ئیش بۆ سیستەمی دەنگ بکەین چونکە هەمان ئەو داتا و زانیاریانەی کە پێشتر کراوە بۆمان ئەنێرنەوە بۆی ڕایەنان بە مۆدڵ سوەرواژێری دەستکردی زمانی کوردی سۆرانی بکەن ناو گوگل کراودسۆرسە. زمانی کوردی سۆرانی بووە بە فەرمی و تەنها ئیش ئەوە